إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. میوانە کانی ماڵی خوا، یا ڕەبی خوای گەورە بخاتن ناوەجوانەکانی خۆی هەر هەنگاوێک کە ناوتانە بۆ زیندووکردنەوەی دووشمی جمعەی پیرۆز، هەر هەنگاوێک کە ناوتانە خوای گەورە بە چاکە و بە حەسەناتی گەورە گەورە بۆتانی بنووسێ و لە ڕۆژی قیامەتە بیخاتە سەر میزانی حەسەنات و چاکەکانتان ئینشاء الله. بەڕێزان، زنجیرە باسەکانمان پێغەمبەرناسیە. هەفتەی پێشوو وەڵامی هەندێ لەو گومانانەمان داوەوە کە دەربارەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم طرحەکرێ لەلایەن ناحەزانەوە. وتمانیش ناحەزان دوو جۆرن، جۆرێکیان چاویان بەرایی بە ئیسلامان نایەت و حەقیقەت و ڕاستیەکان ئەزانن، بەڵام ئەیانەوێ چۆن خۆیان گومڕابوون خەڵک گومڕاکەن. جۆرێکیشیان نەزانن، نەفامن، نەشارەزان، نازانن ئیسلام چییە، نازانن دیندارێتی چییە، حتا لەوانەش بەچکەی ئیسلام، بەچکەی مسلمان. یەکێکیان ڕۆژێکیان لە مناقەشەیەکە کە ڕەخنەی لە ئیسلام ئەگرت، لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگرت، ئەیوت من 17 جزء قورئانم لەبەرە، یعنی على ئەساس ئەو 17 جزء قورئانی لەبەرە. کاتێ پرسیارمان لێ کرد یەک ئاەت بخوێنێتەوە، یەک ئاەت بخوێنێتەوە، وەڵڵاهی نەیزانی بخوێنێتەوە یەک ئاەت. فەقیرە وا ئەزانێ شارەزایی لە ئیسلام هەیە، بەڵام هیچ لەبارەی ئیسلام وا نازانێ. ئیتر بۆ خۆی سەرگەردان ئەبێ، بە ئاسانی هەڵێ خەڵەتێنن، بە ئاسانی گومانی لە دڵا دروستەکەن. ئێمە باسی ئەومان کرد کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ژیانیا 12 هاوسەری هێناوە. باسی ئەومان کرد کە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم 12 هاوسەری هێناوە. ئایا مۆزوعەکە شەهوەتە؟ ئایا ئارەزووە؟ عەرزی ئەوەمان کردن، وتمان بۆ ئەوانەی کە ئەم هەفتە هاتوون، چونکە هەیە ئەم هەفتەی گوێی لێ، هەفتەکەی پێشوو گوێی لێ نەبووە، لەبەر ئەوە ئەمڕۆمکردنەوە تۆ زیاتر لەسەرێچم. ئەگینا هەفتەی پێشوو ئێمە حەقماندا و بابەتە. کەسێک شەهوەتی، یعنی بۆ شەهوەت ژن دێنێ، ژنێ دوان سیان چوار، کەسێ بۆ شەهوەت ئەیهێنێ لە گەنجیە. پێغەمبەر صلی الله عليه وسلم ژنی نەهێناوە تا تەمەنی گەیشتۆتە 25 ساڵ. مع العلم لەو زمانەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کەس نامایە تا ئەو کاتە ژن نەهێنێ. پاشان ئەو ژنەی کە یەکەم ژنی بوو هێنای، ئافرەتێک بوو، لەبەر ئەخلاق جوانی و ڕەوش جوانی ئەو ئافرەتەی هێنای کە دوو شووی پێشی پێغەمبەر کردبوو صلی الله عليه وسلم و تەلاق درابوو. هیچ گەنجی ئامادە نییە کە ئەوانشی وا دەرەخن کە شەهوەتیشان نییە، هیچ، هەر ئەوانش کە ڕەخنە لە پێغەمبەر ئەگرن. خوا پەناماندا بڕۆ پێیان بڵێ کاکە ئێوە کە گەنجن فەرمون کاکە فەرمو بێوەژنێ بێنە. لەم زروفەش کە هێنانی بێوەژن وا ئەزانم وەکو فەرزی پێ هاتووە، والله وەکو فەرزی پێ هاتووە. یعنی لەبەر ئەوەی وڵاتمان یەک پارچە، یعنی لە عێراقا 1 ملیۆن بێوەژن هەیە، 1 ملیۆن. ئەی تۆ ئەزانی ئەگەر ئەوانە بیان تێڵی چی فەسادی ڕوەدا لەم وڵاتە؟ پێیان بڵێ کەسیان ئامادەن بێوەژن بێنن، کەسیان ئامادە نین.
بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو ژنەی یەکەمێکی هێناوی خەدیجەی کوبرا ڕەزای خوای لێبێ پێش پێغەمبەر دووشی کردبوو. لە ڕیوایەتی دوو ڕیوایەتمان هەیە لەسەر تەمەنی خەدیجە. ڕیوایەتێکیان ئەفەرمێ خەدیجە 40 ساڵ عمری بووە کاتێک پێغەمبەر خواستوێتی، یعنی پێغەمبەر 25 ساڵ بووە، ئەو 40 ساڵ عمری بووە. کێ ئەمە ئەکا؟ من پرسیارەکەم کێ ئەمە ئەکا؟ ڕیوایەتێکیانش ئەڵێ 28 ساڵ عمری بووە، یعنی 3 ساڵ لە خۆی گەورەتر بووە. بەڵام ئەوەی کە مەشهورە ڕیوایەتی چلەکەیە، يعني لخوي قورتي بو بتأكيد بلا ما هي 3 يان 15 يعني 3 سال يا 15 سال لخوي قورتي بو. ام جا پیغمبر صلى الله عليه وسلم تنها او جني ابي حتى تمني اقاته 50 سال ام جن وفات اكا يك سال پیغمبر صلى الله عليه وسلم او سالي كخديجتي يا وفات اكا مشهورة للسيري اسلاما لتاريخ يجوي اسلاما لسيري پیغمبر صلى الله عليه وسلم بصالي حزن بعام الحزن يعني صالي غنباري كسي شهوة باز بيت دور لبيغمر وحاشا بو بيغمر بس اما ابي روني كما بو يوا اجينا ام الفاظانا براسي حر شرمكم در حق بالرسول الله صلى الله عليه وسلم بيلم كاو بيغمري كبيغمري اخويا طبعا اوان بيغمري اخويا نازن بو او قص بادبانا اكن كسي اگر بو شهوه جنبيني يكسال دا انا صاري حزن اواني كشهوتي شان يجنا كان الامر دو ما مجنه هنا حيانا مانيت دو نايلت شلي بچي 2 سال دعاء وش پیغمبر صلى الله عليه وسلم جنينه هنا صحابه زور يعني ليه كده انا داي پیغمبر اخوات تو پیوست بخانواده تو میوان دي تو خلق دي تمالت ام جا پیغمبر صلى الله عليه وسلم بنا چاري زور يعني ليه كده شني كان بو هنا جني دو همش كهناي ايش لجنه جوره كان ايش تمني لسروي 50 سال هو يعني لا پیغمبرش جوره تربو ولا تمنه سبحان الله ايش بيوجن بو يا كم بيوجن لاسلام سوداي كشي زمعه پیغمبر صلى الله عليه وسلم نيلا خوي كرد بقدوه بو مسلمانان يا كم كس او خوي رويشت هناي تاسي صالح بس تنها سودا جني بو دعاء او ام جاجنا كاني تري هنا جاء مب يعني زور ضرورة إيمش على زايما لم باري وهبي بو أوي بزانين شون ولامي أو كسانا دينا وكدجبة بيغمرة كمان قصاك إسد يا مسر أو حكمتاني كبيغمر صلى الله عليه وسلم لبر خاطر أو جني كرد يعني أو جناني هناوة أو دوانزا جني هناوة. والآن نستعرض معا ما هي الحكمة في تعدد أزواج النبي صلى الله عليه وسلم. يكم ينخوش يسكارم أولا كسب التأييد وتأليف القلوب. پیغمبر صلى الله عليه وسلم خاون پیامه پیغمبر إخوة صلى الله عليه وسلم طبعا هو كاري زورا أم بابته پیغمبر صلى الله عليه وسلم بو زياد لجنيكي هناوه هو كاري زورا بلام من ششي باسكم عرضي جنابتان يكم سي امرو باسكم اگر پی گيشتين سي كشي خم هفتي دهاتو بوي بريستان معلوماتان هبي لم باريوه ضرورة كاكا ضرورة بتأي ونتوي ام خسانة ديت الناو إسا حمليكي بيديني لقل ام قيران وفقيريا روي كل دولاتي ايما مسلمان اخلطين ريت وايمش زوربا ما تأيدي بيدينا كان كين باور بكن زوربا ما تأيدي بيدينا كان كين بيأوي وخومان بزانين أهلي مزقوتين تأيدي أنا كين مرجنية لما موضوعة لشتي ترى تأيدي أنا كين جا زور مهمة إيما أقاما لما موضوعها بي يكمن خوش بسكانم بيغمر صلى الله عليه وسلم بو تأليفي دلان بو راقرتني دلان خاوني بياما بيغمر صلى الله عليه وسلم هر بيام يكيش أقر تأيدي بو دروس نبي يارمتي درو هاوكاري بو دروس نبي بيامك ناقات لشيني خويا أمري پیغمبر صلی الله علیه وسلم پیامی خوای پی ای او خلقی بولا بانک او بخلقی بناسینه بزور نای خاطر دلی خلقوا لا اکراه فی الدین بس پیغمبر صلی الله علیه وسلم ای او خلق آشنا بک به پیامی خوا حتى او اند خوی ماندو اكد خوی تعالی قلیلی اکل چندین شونی قرآن افرمی فلعلك باخع نفسك على آثارهم
تۆ خەریکە خۆتە کوژی ئەی محەممەد صلی الله عليه وسلم تۆ خۆت مەکوژە خۆ ئەگەر ویستی بێ هەموو عالم هیدایەتەدا تۆ ئەوەی لەسەرتە پەیامەکە بگەێنی یعنی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەندە خەمی ئەخوارد شەو و ڕۆژی خستە سەر یەکتری بیری لەوە هەر ناکردەوە وەڵا شەهوەت تێرکردن و ئارەزوو تێکردن وەکو نەفام و جاهیلەکان وا لێی تێگەیشتون یعنی هۆکاری سەرەکی ئەتوانم بڵێم ئەم مەوزوعە بۆ چی ئەگەڕێتەوە بۆ تەلیفی قلوب ئەگەڕێتەوە خۆشەویستەکانم جوەیرەیەی کچی حارث ئەمە لە عەشرەتێک بوو خوای لێ ڕازی بێت زۆر دژایەتی پێغەمبەریانە کرد صلی الله عليه وسلم زۆر دژایەتی پێغەمبەری خوایانە کرد ئەم قەومە حتا جەنگێکی گەورە کە غەزوەی بەنی مستەلقە لەبین پێغەمبەر و ئەو عەشرەتە ڕوویدا زۆریان لێ ئەسیر بوو زۆریان لێ کوژرا ئەو عەشرەتە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەیزانی ئەم کوشتارە بووە و ئەم وەزع و شەڕە بووە ئەو نەیترە وەزعەکە قوولە بێتەوە بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەکێک لەو ئافرەتەکان کە کچی ڕئیس عەشرەتەکەیان بوو بە ئەسیری گیرا بوو پێغەمبەر صلی الله عليه وسلم بانگی کرد ئیسلامی دا بەگوێیە فەرمووی ئەگەر ببی بە مسلمان من ئەتخوازم بوو بە مسلمان کە پێغەمبەر صلی الله عليه وسلم خواستی طبعا لەگەڵ خواستنی ئەوەیە ئەم عەشرەتە یەکسەر هەموو شتەکانیان گۆڕا لە جیهاتی دژایەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بوون بە هاوکاری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وچی دیلیان لای مسلمانان بوو هەر هەموو سەحابە ئازادیان کرد وتیان ئەمانە خەزوورانی پێغەمبەرن صلی الله عليه وسلم دیرەکانیان هەموو ئازاد کرد بۆیە بوو بە خێر و بەرەکەت ئەم ئافرەتە بەسەر قەومەکەیەوە حەبیبەی کچی ئەبوو سوفیان جەنابتان ئەزانن ئەبوو سوفیان لە عەشرەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم زۆر دژایەتی پێغەمبەریە کرد یەکێک بوو لەو کەسانە خۆی و ژنەکەشی زۆر دژایەتی پێغەمبەری خوایانە کرد صلی الله عليه وسلم بەڵام کچەکەی بوو بە مسلمان کەوت لەگەڵ پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم خۆی و مێردەکەی کاتێک کە کۆچیان کرد ڕۆیشتن بۆ حەبەشە مسلمانان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوانەی کە مابوون لە مەکە لەژێر ئەشکەنجە و ئازارێکی زۆر هابوون پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی با نەتان کوژن لەژێر ئازاردانە کۆچ بکەن بڕۆن بۆ حەبەشە حەبەشەش وڵاتێکی مەسیحی بوو وەکو ئەویسە بڕا بۆ ئەوروپا فەرمووی بڕۆن بۆ حەبەشە کە چوون بۆ حەبەشە لەوێ ماوەیەکمانەوە پیاوی حەبیبە پیاوەکەی کە لەگەڵ حەبیبەیە سەفەری کردو ڕۆیشتۆ بۆ ئەوێ هیجرەتی کردووە هەڵگەڕایەوە لە ئیسلام و بوو بە مەسیحی ژنەکە بە تەنیا مایەوە یعنی ئەم ئافرەتە بە بێوەژنی مایەوە لە حەبەشە خەبەرەکە گەیشتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەبێ ئەوەی ئەوها لە حەبەشە و ئەمیش لە مەدینەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی خەبەری پێ بدەن ئەگەر ڕازیە من ئەیخوازم بۆ ئەوەی ببێ بە دەرسێک بۆ ئەبوو سوفیان بۆ خەڵک ئەبوو سوفیان نەیکا بەتانە بەسەر کچەکەیەوە بڵێ ئەوە تو بوویتە مسلمان و ئاوات بەسەرا هات پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بوو بە خێزانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو لە ئەفریقایە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە مەدینەیە و ئەوەش بۆ هۆی ئەوەی کە لە دوای ئەوە ئەبوو سوفیان دڵی نەرم ببێ خانەوادەی ئەبوو سوفیان دڵی نەرم ببێ و بێنە ناو ئیسلامەوە بەڕاستی کاریگەریەکی زۆری بوو لەسەر بنەماڵەکەی چه ئەمە هۆکارەکان تەماشاکەن خۆشەویستەکانم یعنی بۆ تەلیفی دڵ ئەو ژنانەی پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکێک دوانیان لە عەشرەتێک نییە هەر یەکێک لە عەشرەتێکن بۆیە ئەم عەشرەتانە و ئەم بنەماڵە گەورانە بوون بە یارمەتیدەرێکی گەورەی ئیسلام و سەرکەوتنی ئیسلام بەڕاستی لە کاتی خۆیە ئەمە هۆکاری یەکەم هۆکاری دووەم خۆشەویستەکانم لە ژنهێنانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بڵاوکردنەوەی دین بەڕێزانم ئەم دینی ئیسلامە تەنها بۆ پیاوان نییە بۆ ئافرەتانیشە و بۆ پیاوانیشە ئافرەتان نەک نیوەی کۆمەڵگان بەڵکو دایکی خوشکی کچی خێزانی نیوەکەی تریشمانن یعنی نەک پەس تەنها وەکو خەڵک ئەڵێ المەرئەة نصف المجتمع ئەڵێن ئافرەت نیوەی کۆمەڵگایە ئێمە ناڵێن ئێمە ئەڵێن ئافرەت جگە لەوەی کە نیوەی کۆمەڵگایە دایک و خوشک و ژن و کچی ئەو نیوەکەی تریشمانە کەوا بوو ئەگەر ئێمە ئافرەت پەروەردەی کردین ئافرەت ئەخلاقی
فێرکردین، ئافرەت دیندارەتی فێرکردین، ئافرەت فێری کردین خواناسی چییە و چۆن خوا بناسین. کەوابوو ئافرەت ناکرێ خۆ لە دین بێبەش بێ و ناشکرێ ئافرەت پێغەمبەر صلی الله عليه وسلم و ئەصحابەکان کە زۆربەی لە خزمەتی پێغەمبەر بوون صلی الله عليه وسلم نەئەکرا ئەو زانیاریە بەتایبەت ئافرەت جنسێکی تایبەتی خۆیان هەیە، نەئەکرا لە زۆربەی دانیشت و مەجالیسەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم دانشن و زۆر مەسائلیش هەیە تایبەت بە ئافرەتان، یعنی پیاوان هەر شەر مەکەن بیشی بیسن. بۆیە ئەم خێزانانەی پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو قوتابخانەیەک وابوو کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ماڵەوە فێری دینداریەتی ئەکردن و ئیسلامەتی بە کاملی ئەگەیشت بە ئافرەتان و بە پیاوان. یعنی نیوەی ئەم دینە لە ماڵایە، لە ماڵە چۆنیەتی تەعاملی ئینسان لە ماڵە، هەر لە خۆشوەردنەوە، هەر لە زاوزێوەکردنەوە، هەر لە هەموو شتەکانی ترەوە نیوەی ئەکەوێتە ماڵەوە. ئەمە چۆن گەیشت بە ئێمە؟ چۆن ئێمە فێر غوسل بووین؟ یعنی ئەگەر ژنەکانی پێغەمبەر نەبووە ئێمە نەمانزانین چۆن خۆمان بشۆرین، چۆن غوسلی خۆمان دەرکەین. ئەمە هەمووی لە ژنەکانی پێغەمبەرەوە ئێمە بیستومانە. ژنەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم 3000 حەدیثی پێغەمبەریان بۆ ئێمە گێڕاوەتەوە. 3000 یعنی 3000 حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ژنەکانی پێغەمبەرەوە گەیشتۆتە ئێمە کە هەر هەمووشی زۆر گرنگن. 2210 حەدیث بەس لە دایکە عایشەوە گێڕاوەتەوە. 2210 حەدیث و ئوم سەلەمە خوای لێ ڕازی بێ 378 حەدیثی گێڕاوەتەوە لە پێغەمبەر خوا صلی الله عليه وسلم و ژنەکانی تریش لە 11 حەدیثەوە هەتا 65 هەبووە، یعنی هەموو خێزانەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. کەوابوو خۆشەویستەکانم، لەوانەیە سەیەکێ بڵێ باشە چۆن عایشە مەسەلەن 2000 گێڕاوەتەوە ئافرەتەکانی تر کەمتر؟ ئەمە وەکو معلوماتێک، یعنی لەوانەیە پرسیارەکە دڵێ دروست بێ لەوەوە. طبعا ئەمە ئەگەڕێتەوە بۆ زیرەکی کەسەکە لە وەرگرتن ئیسلام. قسانەی منە هەیە ئەتوانێت دوایی وەکو خۆی باسی کاتەوە، هەشە لەی لە دەرئەچێ لەوانەیە چەند کەلیمەیەکی لەبیر مابێ باقی لەبیر ئەچێتەوە. مرۆڤەکان وان هەشە لەو بەینە هەر یەکێک و بە پێی توانا و زیرەکی خۆی. جا لەبەر ئەوە خۆشەویستەکانم، من بیرم دێ لە مزگەوتی تەقوا بووم کە وتارم ئەدا، طبعا چەندین وتار، دوای ئەوە برادەرێک هەبوو هەموو جارێ ئەهاتە لام حتا وەستانەکانی بینی وتارەکەشی لەبەر کردبوو. دوای 2 ساڵ 3 ساڵ کە چوومە کفریش هات بوو ئەوێ ئەیوت ئێسەش وتارەکانم لەبیرێت، کام وتارەڵەی وەکو خۆی ئێوێمەوە. ئەمە ئەو توانایە خوا نەیداوەتە گشت کەسی، هەموو کەسی ئەو توانایەی نییە. و هەروەها مانەوەشی لە ژیانە، یعنی عایشە خوای لێ ڕازی بێ زۆرتر ماوەتەوە، لە ساڵی 57 وفاتی کردووە، 57 کۆچی، یعنی لە دوای پێغەمبەر صلی الله عليه وسلم نزیکەی 50 ساڵ ماوەتەوە. خێزانی وای هەبووە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ژیانی خوای وفاتی کردووە. هەروەها مدەی ژیانیشان لەگەڵ پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم، هەنێ لە خێزانەکان زۆرتر لە خزمەتی پێغەمبەر ئامانەتەوە و زۆرتر بە یەکەوە ژیاون لەگەڵ پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم. سێم خۆشەویستەکانم و کۆتایی ئەوەی کە ئەمڕۆ باسێکەم سێمیان بۆ تەواوکردنی شریعەتی ئیسلام پێغەمبەر صلی الله عليه وسلم هەندێک اکتمال و تەشریع، بۆ تەواوکردنی تەشریعی ئیسلام هەندێک لە خێزانەکانی خواستووە. بۆ نمونە لە زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا عەبدێکی هەبوو ناوی زەید بوو، خۆی لە پێشە عەبدی خەدیجە بوو، هەدیەی کردە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەو کاتە عەبدایەتی هەبوو. خۆشەویستەکانم، لە زمانی بەر لە ئیسلامە عەبدایەتی هەبووە، کۆیلایەتی هەبووە. کەسێک عەبدێکی کڕیە ئەترۆک و کوڕی خۆی تەعاملی لەگەڵا کردووە لە ماڵی خۆیان. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم زەیدە ئەمەندە خۆشیەوێ مەشهور بۆ بە زەیدی کوڕی محەممەد، بە زەیدی کوڕی محەممەد. تەبەنی لە زمانی جاهلیەتە هەبووە، یعنی تۆ بۆت هەبووە کوڕێک کە کوڕی خۆت نییە ناوی بنیتە ناوی خۆتەوە. کاتێ ئیسلام هات تەبەنی حرام کرد. تۆ ئەگەر کەسێ باوکی ناسرا کە باوکی کێیە بۆت نییە بینیتە ناوی خۆتەوە. یعنی ئێستا تۆ بۆ نمونە کچی کەسێکە مناڵی نابێ، ئەڕوا کچێک یان کوڕی برایەکی دێنێتە لای خۆی بۆی نییە ناوی بناتە ناو خۆیەوە،
ئەبێ هەر بە ناوی براکەیەوە بێت، چونکە ئەمە کچی ئەوە حرامە بیکەی بە کچی خۆت یان کوڕی خۆت مادام باوکی ناسراو بێ. ئەمە لە ئیسلامە هەبوو. خوای گەورە یعنی کە ئەمەی حرام کرد لێرە مشکلەیەک دروست بوو. ئایا ئەو کوڕانە کە لە پێشە کراوەتە کوڕی خۆت، ئایا طبعا تۆ ناتوانانی ژنی کوڕی خۆت بخوازی، ژنی کوڕی خۆت لە تو حرامە. ئایا ژنی ئەو کوڕانەی کە لە پێشا کوڕی تۆ بوونە ناوت ناوەتە ناوی خۆتەوە، ئایا ئەتوانی ژنی ئەوانە بخوازی؟ طبعا ئەمە لە لای عەرەبە لە پاش ئیسلام بوونیشان زۆر شتێک نابێت. تا دوێنێ دوت کوڕی خۆمە ئێستا ڕۆی ژنەکەی خوازی نابێ بە هیچ شێوازێک. خوای تەعالای ویستی ئەم عادەتەی کە عادەتێکی ناشەرعیە لە ناو عەرەبە پوچەڵی کاتەوە. خوا پوچەڵی کردەوە، بەڵام کێ ئەبێ یەکەم سەرمەشق بێ بۆ پوچەڵکردنەوەی ئەمە؟ خوای تەعالا پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم کردە سەرمەشق لەم مەوزوعە. زەینەب کە میمزای پێغەمبەری خوا بوو لە کاتی خۆیان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مارەی بڕی لە زەید طبعا ئەمیش بۆ پوچەڵکردنەوەی ئەوەی کەوانێ کەس ئەڵێ ئەگەر کەسێک لە بنەماڵەی پێغەمبەر بێ یعنی سەید بێ یان شێخ بێ نابێ بدرێتە کەسی تر. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمەی خۆی بەدەستی خۆی پوچەڵی کردەوە، بە زەینەبی وت شوو بکەرە زەید. بەڵام زەینەب بەڕاستی پێی خۆش نەبوو، بەڵام لەبەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شووی کردە زەید. ئیتر بە یەکەوە نەگونجان، بە یەکەوە نەئەگونجان. تەبیعەتی زەید و زەینەب لە یەکەوە زۆر دوور بوو. زەینەبی تەلاق دا زەید، کە تەلاقی دا ئێستا ئەمە ژنی ئەو کوڕەیە کە کاتی خۆی کوڕی پێغەمبەر بووە بە ناو لە ناوە. خوای گەورە ئەیەوێ ئەمە پوچەڵ کاتەوە کە تۆ ئەتوانی ژنی کەسێ بخوازی کە ناوت ناوە کوڕی خۆت نییە. جا خوای تەعالا لە ئاسمانەوە مارەی بڕی لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەبێ زەینەب بخوازیت. طبعا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆری پێ ناخۆش بوو، ئەمیش مرۆڤە لە دڵەوە زۆری پێ ناخۆش و بەڵام ناخۆشبوونی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەم مەوزوعە دەور نابینێ، ئەمە شەریعەتە، ئەبێ پێغەمبەر صلی الله عليه وسلم جێبەجێی بکە. بۆیە خوای تەعالا زەینەبی لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مارە کرد. بێدینەکان ئەو کەسانەی کە دژایەتی ئیسلامەکەن ئەڵێن نا محەممەد دڵی لە زەینەب چووە. باشە ئەمانە نازانم چۆن مرۆڤێ لێکن. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە کاتی کچێتیە زەینەب میمزای خۆیەتی، یعنی زۆر بە ئاسانی ئەیتوانی زەینەب بخوازێت. چی زەرورە زەینەب بدا بە یەکێکی تر و ببێ بە بێوەژن و دوای ئەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم زەینەبی نەدیایی لە ئەو جارە نەبێ ئەمجا زەینەب بخوازێ؟ ئەم عەقڵەکە. ئەمانە چونکە غەرەزیان هەیە نیەتیان پیسە، ئەیانەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە قسە ناشرینەکانی ناشرینکەن ناڕوان لە مەوزوعەکان لێ بکۆڵنەوە، یەکسەر تانە ئەدەن لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. جا لەسەرەوە خوای گەورە ئاەتی قورئانی دابەزاندە خوارەوە لە سوورەتی ئەحزابە کە خوای تەعالا عادەتی تەبەنی پوچەڵ کردەوە. ئەمە شێکێکی تر بوو لەو هۆکارانەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یعنی زیاد لە ژنێکی هێنا. ئەمە سێم هۆکار بوو، سێ شێڵین بۆ وتاری داهاتوو. داواکارم خوای گەورە بۆ خاتر ناوجوانەکانی خۆی هیدایەتمان بدە، نوری ئیمان بخاتە دڵەکانمانەوە، موفقمان بکە لەسەر دینداریەتی دامەزراومان بکە. یا ربی خوایە ئیسلاحی حاڵمان بکەی، یا ربی خوایە بۆ خاتر ناوجوانەکانی خۆت کار و کردەوەکانمان لێ قبول بکەی. یا ربی خوایە کارێک نەکەین، گفتارێک نەڵێین کە تۆ پێی ناڕازی بی. یا ربی خوایە بۆ خاتر ناوجوانەکانی خۆت کەسانێک داوای دوعای خێریان لێ کردین، نەخۆشیان هەیە داوایان کردووە کە ئێمە دوعایان بۆ بکەن، یا ربی نەخۆشەکانیان شیفا بدەی. یا ربی ئەومان کە نەخۆشی لەم شوێنە شیفامان بدەی. یا ربی خوایە بۆ خاتر ناوجوانەکانی خۆت هەیە گیراوی هەیە داوای لێکردین دوعای خێری بۆ بکەین، خۆ ئەگیراوەکانی دەرباسکەی. یا ربی خوایە بۆ خاتر ناوجوانەکانی خۆت هەیە مناڵی نییە مناڵی ساڵحی پێکەرم بکەی. یا ربی گەنجەکانمان حەز لە ژیانی هاوسەرایەتیەکەن خوایە بۆیان ئاسان بکەی. یا ربی ئەم زروفە ناخۆشە ئەم قەیرانە لەسەر وڵاتمان لادەی. یا ربی خۆشی و هەرزانی بگەڕێین تۆ بۆ وڵاتمان. یا ربی خوایە بۆ خاتر ناوجوانەکانی خۆت بۆ خاتری ئیسمی عەظەمی خۆت یا رب العالمین کوردستان لە هەموو بەڵاو موسیبەتێک بە دوور بگری، کار بەدەستانی هەموو جارێ و هەموو کاتێ پیاوی باش و کەسی چاک بن. ئامین ئامین.